خۆشەویستان جارێک دەسڵاتان لێبێت و بە خۆشحاڵ و لەگەڵتانم بۆ تاوکردنی پرۆگرامەکەمان بە میوانداری بەڕێز ڕەبین هەدی نووسەر کاک ڕەبین جارێک دەسڵاو لێبێت. سپاس فەرموو ئەتوانی وەڵامی بسەرکەوتەوە. من ئەم جوڵەی آخرم زۆر پێ باش بوو ئەم هینە چونکە هینی دۆخێکی وەستاو هەبوو پێش ئەم دانیشتنە کە هەمووی کۆبوونەوەی بینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات وەستا بوو. یعنی هیچ توێژێک نەبوو، هیچ ڕووداوێکی گەرم نەبوو، هیچ ئاماژەیەک نەبوو کە شتێک لە ئاسویا هەیە بگۆڕێت، بێدەڵنیەکی گەورە هەبوو. ئەم مینە لەو کاتێکی زۆر باشە هات لایانی کەم هێزێکی گرنگی وەکو یەکێتی کە بەشێکیشە لە ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ پارتیا لە کۆبوونەیەکە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە باڵێکی گرنگی ئۆپۆزیسیۆنە بگە ناوڕایی ڕوئایەکی مشتەرەکیان لایانی کەم بۆ دەستورەوە بۆ هەندێک یاسای بنەڕەتی هەبێت بێگومان دەستکەوتێکی سیاسی گەورەوە یەکێکە لەو شتانەی کە خەڵک دەمێکە چاوەڕێەکە ڕووبادوە ئەو حراکە سیاسیە کەوتمانە بێ ئومێدمان پێ هەبێ. یعنی ئەمە حرەکەیەکی سیاسی خستە ناو ئەو دۆخەوەستاوی کوردستانەوە کە بێگومان هینیە بێت تەتەبعاتی بێ ئەنجا بزانین تەتەبعاتەکانی لە هینیا چیە بێت هەڵوێستی پارتی بەرامبەر بەم بۆ چوونە تازایی یەکێتی چیە بێت ینی یەکێتی دڵنی بە دەستوراوە بەهۆی ڕێکەوتنی استراتیژی و ئێستا ڕێی وایە بێ و دەستورە دەستکاری بکرێت ڕێی وایە بعضی قانون هەیە کە ڕەهەندی گشتیانەیە ینی دەستکاری بکرێت پارتی چۆن پێشوازی لەم بۆ چووناکە شەڕی گەورە ئەوەیە گە پارتیش ڕازی بوو بە دەستکاریکردن ئەو دەستکاریکردنانە چین ینی شەڕی گەورە لە دوایەوە بێ چی لە دەستورا گۆڕین چ فەقەرەیەکی دەستکاریەکەین کام یاسایە بە چه ئاراسەیەکە. کاک ڕەبین یەکێک لەو خوێندنەوەی کە ساڵنج ڕاکێشە لەماوەی ڕابردووە بۆ پەیوەندی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و لانە سیاسیەکانی هەرێمی کوردستان کرا ئەو هاوکێشەیە هەرێمەیە کە کاریگەری بەسەر واقعی سیاسی هەرێمی کوردستانەوە هەیە. ئەم کۆبوونەوەی نێوان یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان و پێشتریش لە نزیکبوونەوەی جۆر بە جۆر یا فۆرمی جیاوازی نزیکبوونەوەی یەکێتی و گۆڕان بۆ لەو فۆر چوارچێوەیە خوێندنەوە کە بەشێکە لە هاوکێشەی ئێرانە ناوچەکەیە بە حکومی ئەوەی هەردوو هێزەکە نفوزیانە ناوچەی سلێمانیا و دراوسی ئێرانن و بە پێچەوانەشەوە لە ڕابردووە جۆرێک لە نزیک بوونەوەمان لە دوو هێزە ئیسلامەکە و پارتی بینی هەر لە متمانە سەدنەوەیان لە مالیکی بەشداریکردیان لەو پرۆسەی کە سەرۆی چێرەم پێشنیاری کرد و دواتریش کۆبوونەوە بەشداریکردیان لە لووتکەی لەگەڵ سەرۆکاتی هەرێمی کوردستان دانیشتن. ئەمە جۆرێک لە ڕێزبەندی و تەقسیمکردنی هێنایە ئاراوە کە بەپی هاوکێشە هەرێمەکان ئێران تورکیا خەتی پارتی و هێزەکانی دیکە بە پێچەوانەوە ئێرانیش یەکێتی و گۆڕان دەخۆگرن لەگەڵ هێزە شیعەکانی عێراق تۆ تا چەند لەگەڵ ئەمەیایی و ئەمە تا چەندە بێت زۆرم سینناریۆم پێڕاست نییە بێگومان هێز ئەقلیمیەکان چ تورکیا چی ئێران ینی کاریگەری گەوریان هەم لەسەر عێراق هەم لەسەر کوردستان هەیە ینی ئەوەی گومانیشتیانی ئەوم کاری ئێران و تورکیا کاریگەریە لەسەر سووریا هەیە ینی چ بگا بە کوردستان و بە عێراقە لە بەردەستیانی و جوگرافیا گەوریەمان بەیەکەوە هەیە. بەڵام من ئەم کۆبوونەوەانە بەو پەیوەندیەوە نبینم مەزەی من بینم بەعکسەوە بینم گۆڕان لە بیدایە تا لە دوای ڕووداوەکانی حەڤێ شوبات و تەنگژێ گەورەی کە دروست بوو نزیک بوونەوەی لەگەڵ پارتیا هەبوو ینی هەنێ سەردان کاگنە چیر کردی بۆ لای کاک نۆشیروان کاک مەسعود هات کاک نۆشیروان چۆ بۆ لای کاک مەسعود حراکێکی سیاسی لە بینی گۆڕان و پارتیا لارایە بوو هەموو وامانەزانی لەوە وتوێژێکی ڕاستەقینە خەریکە دەست پێەکە لە بینیانە و ئەو بڵێنانەی کە لەو کۆبوونەوەانە ئەدراکاوەیە ئەمی کە ئێستا لە یەکێتی گۆڕان لەسەری ڕێکەوتون وەختی خۆی پارتیە موعدانەیە بوو کە ئەم شتانە ناکات دەستورە گەڕێنرێتەوە ئامادەیە مناقەشەیە و یاسایانە بکاتەوە کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە. بەڵام ئەوەی کە بە بڕای من ئەوەی کەم نەیبینم تەنگژەکەی دروست کرد لە هیناوە وای کرد بسوودنەوەی گۆڕان و تەنانەت ئۆپۆزیسیۆنێ تۆژە بە ناومێدیەوە تەماشای پارتی بکەن لە جیاتی ئەوەی ئەو یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانیە بگەڕێنەوە لە ژیاتیەوەی دەستور بگەڕێنەوە یاسای ئەنجومەنی نیشتیمانیان تێپەڕان و سەرۆکی هەرێم ئیمزای کرد و کوڕەکەی خۆشی کرد بە سەرۆکی ئەم دەستگایە. هەموو ئۆپۆزیسیۆن و هەموو کەسێک کە لە دەرەوە چاودێرێ بوو ئەمەی بە ڕیسالەیە زانی بۆ ئۆپۆزیسیۆن کە ئامادەنی نەوانە هیچ بگۆڕن ئەو وعدانە ئامادەنی هیچی جێبەجێ بکەن بە پێچەوانەوە لە گەرمەی ئەم زەختەیە کە لەسەر ئەوان هەیە لە گەرمەی ئەم ناڕەزایە گەورەیە ئەوانە چنەم یاسایە کە هەموو ناڕەزایەکی گەورەی لە ئۆپۆزیسیۆنە دروست کردبوو نە ئیسلامیەکان دڵنیان بۆیان بوو نە گۆڕان دڵنی بۆیان بوو
نەقستیە جێبەجێکردنەوە کوڕەکەی خۆشی کرد بەسەرۆکی بەو هەموو دەسەڵاتەوە کە بەم ئەنجومەنی ئاسایی شەیراوە و ئەنجومەنی ئاسایش زۆر ترسناک یعنی ئەنجومەنێک کاتوانێت ئەساب من و تۆ بێت بگرێ و کەسیش بێ قەراری محکەمە مان فرێنێ بێوەین بێەوە فعلا لەوەتی ئەنجومەنەکە دروست بووە ئەوە ئەخبارە بیستین کە 14 کەس 15 کەس لە هەولێر لە پڕ دیار نامێنن و برێن و پاشماوە یەک دەرەکەوێت لە چۆ بوون یعنی ئەم ئەنجومەنە هەموو دەسەڵاتی زۆر ترسناچیە ئەبێ بە دەسەڵاتێکی زۆر سەرکورد کرد بەسەر ئازادی ئینسانی ئێمەوە پێشێری زۆر هینەکاوەکو وەکو وەزارەتێکی تەواڕێ وایە کە ئەتوانێت پێشێری هەموو شتێک بکە نە ژیانی تایبەتیمانەمێنێ نە سەروەری قانونیمانەمێنێ نە هاوڵاتی پارێزەری قانونی ئەمێنێت هەموو کەسی ئەتوانێت هەموو کاتێک دەتوانی بیژیت بڕێنەوە بەڵێ قانون پێم وایە لە دوای ئەم قانونەوە تەنگژێکی گەورە ڕوویانە ینی بێئومێدیەکی زۆر گەورە و خەیبەت ئەمەلێکی زۆر گەورە لەو جۆرە لە پەیوەندی لەگەڵەوانە ڕوویە کێشەی مالیکی هاتە ئاراوە مەسەلەی سندنەوەی متمانە لە مالیکی کە هەمومان تووشی هین بووین کە کاک مەسعود لەسەر تەلەڤیزۆن پەلامارێکی زۆر توندی هینیە بە مالیکیە بێ ئەوەی خەڵک بزانێ ئەساسی ئەم پەلامارانە چییە ینی هۆکەی چییە ئایا هیچ شتێکی گەورە ڕووی داوە لەشکرکێشی کراوە بۆ کەرکووک هێز کۆکراوەتەوە پەلامارە درێن شتێکی زۆر گەرم و گوڕ لەبەر چاوە نەبوو کە خەڵک بڵێ وەڵام تەنگژێ لە ژیر خۆیاتی تەنگژەیەک بوو کەس نەیزانی هۆکەی چییە کە بۆ ڕوویدا و کاک مەسعود تەقانیەوە لەگەڵین ئەو گەیانی ئەوەی داوای سەرنەوەی مالیشی بکە باسی ئیسلامیەکانت کرد ئیسلامیەکان لە چوونیانە لە پاڵ بۆ سەرنەوەی متمانە لە مالیکی عیلاقەی بە هەڵوێستیانەوە نییە لە ئۆپۆزیسیۆنە لە کوردستانە ئیسلامیەکان هەردوو باڵی ئیسلامیەکە تا ئێساش بەشێکی گرنگ لە ئۆپۆزیسیۆنی سیاسی و هەڵگری ئەو بەرنامەی ئەو تەئیدکردنە ئەو تەئیدکردنە بێت تێبگەین بۆ هینی عێراق ڕەنگە هینێکی مەسەبیشی بۆ ئیسلامیەکان تیابێ ئیسلامیەکان ڕەنگە خۆیان نزیکتر ببینن لە تەیاری سونەوە لە عێراق تا لە تەیاریشی ئەوە چونکە دوو هێزن ئیسلامین دینین و ینی نەیان شاردۆتەوە مەرجعی سونەشن لەبەرەوە ڕەنگە حەز بکەن تەفاوم زیاتر لەگەڵ هاو مەزهبەکەی خۆیان ناکەن تا هینە تا ئەوانەی کە شیع و حکومڕانی شیعەکەن لەبەرەوە پێم وایە هاوکێشەکەی لاقەی ناوخۆی کوردستانە کە ئەم کێشانە ئاخۆڵقێنە کاگنیانی هەڵ نەخەڵەتین بۆی وابزانین ئێران یا تورکیا وەکو داشی داما ئەمانە هینەکەن ئێران و تورکیا حەسادی ئەو خراپیانە ڕەنگە دەستکاری بکەن کە لە کوردستانە هەیە بەزەم خەلەل لە کوردستانە دروست بووە ئەم تەنگژە و ئەم دوورکەوتنەوەی لە کوردستانە دروست بووە دوای ئەمە ڕەنگە ڕاستەکەی دێران بچێتە پاڵ بەرەیەک و تورکیا بچێتە پاڵ بەرەیەک عێراق بچێتە پاڵ بەرێ ئەمە واریدە بەڵێ ئەو ڕووداوانی کە لە هەڵوێستی دوو پارتی ئیسلامیەکە ڕوانە لە ماوەیە بە جۆرێک لە لێکترازان بە شێوەیەکی زمنیش بێت لە چارچەوەی ئۆپۆزیسیۆن ڕەنگە بە شێوەیەکی ئەعلان کرا و لە پرۆژە و پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن نەکشا بێتنەوە بەڵام هەندێک چاودێر و هەندێک لەو خوێندنەوەی ئەکرا بە سەرەتایشیان لە قەڵەمەیە بۆ پارچەبوون ڕیزەکانی ئۆپۆزیسیۆن بەو دوو نمونەیە کە هێنامەوە بەشداریکردن لە متمانە سەردەوە لە مالیکی لە کاتێکە معالمەکانی سەردەوی متمانین لە مالیکی دیار نییە وەک خۆتوتت و هەروەها بەشداریکردن لە کۆبوونەوەکەی سەرۆکاتی رێمە و ئامادەبوونی یەکگرتووی ئیسلامی بۆ وەرگرتنی قەرەب بوو بەبێ ئەوەی بڕیاری دادگا هەبێ یان سەروەریەکی یاسایی لەوەی هەبێ کە لەلایەن هەندێک لە سەرکردایەتی و لە کادرە باڵەکان یەکگرتوو ئەمە ڕخ نەکرا ئەنی ئەمانە هێمای نزیک بوونەوەی ئەو دوانە نین بە ئاڕاستی دەسڵاتە و تا ئەندازەیەک سادبوونەوە لە موقف بەرابەر بە مساربوونەوە نبینم بەڵام بێگومانەوەوان بۆ چوونی ینی حیزبێکی سیاسی هینن ئەزانی ئێمە بەغڵەت تێ نەگەین کەوا لە بەرەی ئۆپۆزیسیۆنان بە معنای ئەوە نییە هەر شتێک کە ئیکە نەبێ پرس بە گۆڕان یا کۆمەڵ شتێکەکە پرس بە یەکگرتوو بکەوە ئەحزابی سیاسین کە ئەحداسێکی دیاریکراویەتە پێشەوە حەقی خۆیانە چۆن ئەیانوێ وا تیا ڕەفتار بکەن گرنگەوە نییە ئەوان چون بۆ کۆبوون بەڵام باکگومێت قسەکان تاواکەم گرنگەکە لەسەرەوەی ئەمە هۆکارێک نییە بۆ لێکترازان ئەخناڵم سوالەکە لەوایە سوالەکەەوە نییە ئەوان چون بۆ کۆبوونەوەی سەرۆکی هەرێم زۆر چاکیان کردو چون بۆ کۆبوونەوەی سەرۆکی هەرێم سوالەکە ئەوەیە لە کۆبوونەوەی سەرۆکی هەرێما چیان بتووە پاشگەزبوونەوەیان هەبووە یا چون دیسانەوە پرۆژەکانی خۆیان دووبارە کردوتەوە جەختیان لێ کردوتەوە و بوون بە عاملێکی فشار بەسەریەوە سوالی سەرەکی هەمیشە بێ ئەوە بێ ئەگەر سوالەوە نیە دانیشن یا دانانیشن ئەگە هەموو دانیشتێکیش قیمەتی نییە ئەکرێت دانیشتێک بۆ مجاملە بێت هیچ قیمەتێکی نەبێ هەمیشە سوالت کاگومێ دەبێ سوالمانەوە بێ لەو دانیشتنا چی وترا ئەگەر کۆمەڵ و یەکگرتوو لە دانیشتەکە
چون وازیان لە پرۆژەی ئۆپۆزیسیۆن هێناوە و قەراریان ناوە بەشداری لە حکوومەتە بکەن و ئەو داوایانەی کە بۆ گەڕانەوەی دەستور و بۆ یاسانەیە وازیان لێناوە کە تا توانین بڵین ئۆپۆزیسیۆن کرد بوو ئۆپۆزیسیۆن باڵێکین بەڵام ئەمە حقیقەت نییە تا ئێساش هەردوو هێزەکە بە بەقوەتی لە پاڵینیان ینی ڕاگەیانەکانیشیان بە بەقوەتی لە پاڵ ئەم پرۆژایە و بەردەوام زەختێکی زۆرەکەن بەڵام بێگومان لەوە خلافی سیاسیەتە پێشەوە گۆڕان پێی باشە لەم کۆبنەوەی سەرۆکی هەرێما بەشداری بکایانەی کات یەکگرتووە لەمە ئازادن نابێت لەمڕۆوە هیچ دڵ ڕاوچوهینێکمان هەبێ ناڵم سوالەکە لەوێ چی وتراوە چیان کردووە هەڵوێستیان چی و هەموو شتەکانە لەن تا ئێسا هەڵوێستیەوان بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن هەڵوێستێکی بەهێزە و تا ئێستا ئەو ڕخنانی کە لە دەسەڵات هەیە نەچونکە هیچ گۆڕانکاریەکی نەکردو لە جێ خۆی ماوە کاک ڕێبین ئەمەوێت لەسەر تەورێکی دیکە قسە بکەم ئەویش مەسلەی ڕۆڵی ئۆپۆزیسیۆن لە کۆمەلگایەکی و کوردستانە و تەرکیزکردنەوەی بەردەوامی ئۆپۆزیسیۆن لەسەر هەڵە و کەموکۆڕەکانی ناو سیستەمی سیاسی بەبێ تەرکیزکردنەوە لەسەر ئەو سەرکوتکاریە گەورەیە کە لە ژیانی کۆمەڵایەتی و کولتوری کۆمەلگای کوردیا هەیە بۆ چوونێکەیە کە پێی وایە هێزی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە بوو ئەم جۆرە کۆمەلگایانە جیاوازە لە کۆمەلگایشی ئەوروپی کە لە ڕووی دامەزرایەوە سیستماتیزە کراوە پەیوەندی کۆمەڵاتەکانی پێشکەوتوترا ئینسان ئازادترە وەکو تاکە کەس ئۆپۆزیسیۆن پێویستە لەم کۆمەلگایانەیە هاوکات لەگەڵ بوونی پرۆژە بۆ چاکسازی سیاسی لە وڵاتە خاوەنی پرۆژە بێ بۆ چاکسازی لە ژیانی کۆمەڵایەتی و ڕستگاکردنی ئینسان لە ئیستیبدادی کۆمەڵایەتی و هەتا دوایی تا تۆ لە ناو ژیانی کۆمەڵایەتیان مرۆڤێکی دیموکرات پەروەردەنەکەی ناشتوانی لە ناو دامەزراوی سیاسیە مرۆڤێکی دیموکراسی هەبێ لەم ڕۆ تێگەشتنی تۆ چۆنە پێت وایە ئۆپۆزیسیۆن ئەمەرکەی ئەدا کرد بێ پێم وانە حق ئۆپۆزیسیۆن ئەو وەرکە ببینێ ئەگەر ئێمە داوا لە ئۆپۆزیسیۆن بکەین ئەو یاریکەری سەرەکیش بێ لە شەڕی کللتورە و لە ململانێ کللتوریەکانە بێەوە یاگامان لێبێ هێزێکی تۆتالیتار دروستەکەین کە بۆی هەیە دەست بخاتە هەموو شتێکەوە بۆی هەیە هەموو بوارەکان دەستکاری بکە و کۆنتترۆل بکە هەموو ئەو شتانەیە هەموم کێشانی کە باسی یەکەین هێزی تایبەتی خۆی هەیە کا بێ ململانی بۆ بکە ئێمە پێویستمان بە چالاکردنی هێزی کۆمەلگای مەدەنی هەیە ئەم ململانەیە بکە پێویستمان بە حیزبی سیاسی نییە و ڕەخنەمانەوەیە کە حیزبی سیاسی ئەبێ ئەم ململانەیە ڕێک بخە نەک دەستکاری بکە نابێت دەستکاری ئەم جۆرە لە ململانەیە بە قازانجی هیچ گروپێ بکە بەڵام ئەبێت لە چوارچێوەی یاسایە ڕێگا نەیاد ئەو ململانیانە دەربچن کێشەی سەرێکی ئەوەیە کە نابێت ئۆپۆزیسیۆن فعلا ببێ بە دەوری ڕۆشنبیر ببینێ نابێت دەوری مصلحی اجتماعی ببینێ نابێت لە هەمان کاتاق مەلا بێ قەشە بێت و بازرگانیش بێت و هین بێت ئەمە نابێت بکە حیزبی سیاسی بێ حیزبی سیاسی بێ ئەبێت ئیشی چی بێ ئەبێ ئیشی ئەوە بێکار لەسەر سیستەمی حکومڕانی بکە و ئەو یاسایانە دابڕێژێ کە ڕێگایە ئەو ململانەیە زۆرانەی کە لە کۆمەلگای هەیەن لە چوارچەوەی قانونا ڕێک بکە ڕێگە نەیە هیچ گروپێکی تر مافی گروپێکی تر بخوا ڕێگە نەیە دڵنێکی تر کە بکە دیفاع لە هەموو ئازادیەکان بکە ئیشی سەرەکی ئۆپۆزیسیۆن ئیشکردنە لە ناو قانون و یاسا و پەرلەمان و حیزبە سیاسیەکانە و داڕشتنی ئەو یاسایانەیە کە ڕێگا بات بەوەی کۆمەلگا ململانەی خۆی بە ئارامی بەڕێوەبەرێ ڕێگا نەیات دڵنی مەلایەک دڵنی ڕۆشنبیرێک بکە دڵنی ڕۆشنبیرێک دڵنی مەلایەک بکە بەڵام ئەبێت زەمینەیەک دروست بکە هەم مامۆسایینیەکە قسەی خۆی بکە هەم برادە ڕۆشنبیرەکەمان قسەی خۆی بکە هەم تەنانە دەوانەی کە بڕۆیان بەدینە قسەی خۆیان بکەن هەم ئەوانەی کە بڕۆیان بەدینیش نییە قسەی خۆیان بکەن لە چوارچێوەی یاسایەمە ڕێک بخە ئەمە ئیشی سەرەکی حیزبی سیاسی وهینە ئەگەر ئێمە داوا لە ئەحزابی سیاسی بکەین نا بێن خۆیان ئەم شەڕە بکەن و بێن خۆیان مصلحی اجتیماعی بن مامۆسای مەکتەب بن وەرزشکار بن لە هەموو شتەکانە بێەوەی بمانەوە ئەمە حیزبێکی تۆتالیتارمان دروست کرد بەڵام داوای سەرێکی ئێمە لەوانە بێبێەوە بێکاکەین ئیش بۆ دروستکردنی سیستەمێکی یاسایی و سیستەمێکی سیاسی بکەن کە ڕێگا بە ئەم ململانێنە بە ئارامی بەڕێوە بچن و ئازادی بۆ هەموو لایەنەکان مسۆگەر بکەن و ڕێگانەیەن هیچ گروپێت عدا لە گروپێشتر بکە ئەمە ئیشی سەرێکی بە بڕای من هەر یاری سیاسی لە هەموو باشە بە ئەو پرسەرت لێ بکەم ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە ئەگەر ئەرچی جێبەجەکردن و بە معنایەکی تر ڕێخستنی ئەم ململانەی ناوخۆی کۆمەلگا بێ لە چوارچێوەیەکی یاساییە کە بێگومان لە ڕێی پێشکەشکردنی پرۆژە ئەو بێ بۆ پەرلەمان و پەسەندکردن لەلایەن پەرلەمانەوە لە ئەزمموی 3 ساڵەی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان
تا چەند ئەمەی کردو هەوڵەکە دەستکاریکردنی دەستور بۆ ئەوەیە دەستورێکمان هەبێ دیفاع لە ئینسانی ئێمە بکات دەستورێک نەبێ دەستی حکومڕان بۆ سەرکوتکردنی کۆمەلگا بکاتەوە ئەنجومەنێکی ئاساییشیمان هەبێ بۆی نەبێ بە ئاسانی بمانگرێ بۆی نەبێت تعدا لە کەرامەتمان بکات بەشێک نەبێ لە ململانەی سیاسیەکان جێشێکمان هەبێ حیزبی نەبێ سەر بە حکوومەت بێ و ئەم جێشە بێملایەن بێ لە ململانەکانە و ئیشی پاراستنی چوارچێوە سیاسیەکە بێ نەخۆی ببێ بە بەشێک لە ململانێکە و سەرکوت بکە هەموومانە لە ساڵحی ئەم جۆرە لە هینە بێگومان پێویستمان بە یاسای ئازادی خوازانەتر هەیە پێویستمان بە لیبرالکردنی زیاتر هەیە ئەو یاسانە بێ دەربچن بەڵام لە داهاتووە ئەم قاوغە سەرێکیەکە چییە ئەم کۆمەڵە یاسا ئەم کۆمەڵە کێشە بنەڕەتیە کە ئۆپۆزیسیۆن پێشکەشی کردووە مەسەلەی دەستورە مەسەلەی جێیشە کە بکرێ بە مەسەلەی دادگاکانە کە سەر بەخۆ بن دوورکرێن لە دەستکردنی ئەمانە بناغە و هینی سەرەکین بۆ ئەوەی تۆ بتوانی سیستەمێکی حکومڕانی دامەزرێنی کە دیفاع لە چوارچێوە سیاسیەکەکە و ململانە سیاسیەکانی کۆمەلگای مەدەنی ڕێگەخە ڕێگەش نا هیچ گروپێک پێشێلی مافی گروپێکی تر بکە بەڵام ئەوەی کە هیچێک لەو ڕخنانەی کاڕاستی ئۆپۆزیسیۆنێکرێت لە کوردستانە ئەویش ئەوەیە ئەم ئۆپۆزیسیۆنە ئەوەندەی جەختی لەسەر مەسەلە سیاسەکانە ئەوەندە جەخت لەسەر ئەو پرۆژە یاسانە ناکاتەوە کە لە خزمەت ڕێخستنی فەزای کۆمەلگایە و قەدەخەکردنی هەیمەنەی ئایدۆلۆژیایکی دیاریکراوە بەسەر فەزای گشتی کۆمەلگا نەریتێکی دیاریکراوە ڕوتێکی دیاریکراوە بنمونە بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی ئەلمانیە بەپی ئەو ڕۆنینانەی کە بۆ خۆی هەیەی بەڵام دەرکەوتەکانی ماناکانی ئەم بزوتنەوەی یا بزوتنەوەیکی لیبراڵە لیبرالبوونی بزوتنەوەی گۆڕان لەسەر ئەرزی واقع لەسەر گوتار و فکر و تێگەشتەکانی بۆ واقع چۆن جێئەکاتەوە لە بۆ نمونە هێزێکی وەکو یەکگرتووی ئیسلامی کە هێزێکی ئاینیە تەماشاکە کاک تۆ دەست بۆ نەخۆشیە گەبەی کە نەخۆشیەکی کوشندەیە بە لە هەموو تاریخی سیاسی ئێماونە ئەحزابی سیاسی ئێمە لە ڕووی فکریەوە زۆر فەقیرن زۆر لاوازن و تینوێتی ئەندامەکانی خۆیان تێر ناکەن تۆ ڕاستەکەی گۆڕان ێسا هیچ نووسراوێکی نییە ینی کتێبی نییە بۆ لە هەلایانی کەم بۆ لایەنگرەکانی خۆی باسی بکە بڕۆیان بە چییە واچە داهاتووی کوردستان چۆنە بینن ڕویان بۆ سیاست چییە بۆ دین چییە بۆ ئافرەت چییە بۆ ڕاستەکەی ئەم جۆرە لە هینیانە یەکێتیش نیەتی پارتیش نیەتی حیز بە عقایدەکان هەیەە کۆمونیستەکان هەیەە لەگەڵ ئیسلامیەکانە هەیەە بەڵام ئەمە حزابانەی تر ڕاستەکەی ئەوە یەکێکە لە کەم و کوڕێ گەورەکان هەرکەم و کوڕێکی بنیادیە لە هەموو تاریخی حیزبی سیاسی ئێمە هەتا شۆڕشی ئەیلول لەزای شۆڕشی ئەیلول بەو هەموو شۆڕشە گەورەیە و هەموو خەڵکە لە دوایەتی هەزایی لە ڕووی فکری و کتێبەوە ئازایی دوو کتێبی نییە بۆ خەڵک دوو ناملکەی نییە پێشکەش بە خەڵکی کرد بێ وتار ناڵێم باسی کتێبەکەم کتێبکە چیرۆک و حکایەتەکانی ئەم حیزبە بە خەڵک بڵێ ئەمە کێشەیەکی بنیادیە لە هەموو حیزبەکانە هەیە ڕاستە ئەم کێشە بنیادیە واقعی سیاسی و واقعی فەقیری ڕۆشنبیری کورد دروستی کردووە فەقیری زانکۆکانمان دروستی کردووە زانکۆکانمان جێگای بەرهەمهێنەری خوێندەواری گەورەنین نووسەری باشنین ڕۆشنبیری چالاک و زۆر هینمان نییە حیزبەکان خۆشیان نازایی کادرەکانیان کادری ئەوەندەی کادری ململانەی سیاسی و ڕێخستنن کادری نووسەریان زۆر کەمە لە هەموو ئاسەکانە تربیەیەکی لاوازمان هەیە سیستەمێکی تربیەمان هەیە کە نەیتوانیەوە خەڵکی زۆر خوێندەوار پێ بگەێنێ کۆمەلگای ئەمە کۆمەلگایەکە زۆر دژی کتێب زۆر کۆمەلگایەکە زۆر ئینشاییە ئەوەنەی کە ئاهلی کتێب بێمە کێشەیەکی زۆر قوڵ و بنەڕەتی لە ئاسی کولتوریە لە ئاسی کۆمەڵاتی و لە ئاسی سیاسیشا دروست کرد قسەم لەسەر جێکەوتەکانی ئەم نەخۆشیە ئەم گرفتە قوڵەیە کە لە ناو هێزە سیاسەکانی کوردیە بەتایبەت ئەو هێزانەی کە عقائیدینین یانەکو خۆ دەن حیزبن بە پێناسە و بەناسادن خۆیان بە حیزبی ئەلمانی لیبرال یا حیزبی ئەلمانی محافظکارەزان لە کوردستانە ئەگەر ئەمە بۆ نظامی دەسڵاتدار تا ڕادەیە کێشە نەبێ بەڵام بۆ هێزێکی ئۆپۆزیسیۆن کە خواستی گۆڕانکاری گەورەی هەبێ و خەونی گەورە بێ هەموو ئۆپۆزیسیۆنوانین چکە 2010 ئیسلامیەکە چیرۆکی خۆیان هەیە حکایەتی خۆیان هەیە و بڕای خۆیان هەیە و فکری خۆیان هەیە و ئیشی باشیشی لەسەرەکەن ینی مەکتەبەی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵ مەکتەبەیەکی دەوڵەمەنە هەر کادرێک کاچێتە ناودوونەوە زانیم حیزبە چۆن بیرەکاتەوە ڕێی لەسەر ئافرەت چییە ڕێی لەسەر حکومڕانی چییە چۆن حکومڕانی بکرێت یانە ئەم کێشەی ئەلمانیەکانە بە دەرەجە یەک مەترسیەکانی وا بێ فعلەن ئەو هێزانەی کە عقایدین و ئیش زیاترەکەن ساحەکە
بۆ ئیشکردن لەسەر وشیاری ئینسانی ئەمە ساحەکە زۆر بەچۆڵترە بینن زۆر بە ئاسانترە توانن قەنەعات بە خەڵکی ئەمە بکەن و چونکە خەڵک کاکرینە یەکێک لە هەرە هینە سۆسیۆلۆژیەکانەوەی هەموو ئینسانێک بۆی بژی حەزی بێ حکایەتێکیە بێ حکایەتێکیە بێ بۆی بژی حیزب ئیسلامیەکان و تەنانەت کۆمونیستەکانی ژەسا لە دۆخێکی لاوازان بەڵام لە ڕووی فکریەوە ئاڵێم توانایان هەیە ئەم حکایەتە بە خەڵک بن توانایان حکایەت بە ئینسانی چێمە بن بۆی پێوەی بژی بەم حکایەتە بژی ئەلمانەکانی ئەمە ئەم حکایەتیان نییە بە خەڵکی بن بۆی پێی بژی ئەواقەتە یعنی ئەگە مەترسیەکە بێ مەترسیش سەحەت چۆڵکردنە بۆ ئەوەی کە ململانەی عقایدەکان کەم بێتەوە یەک عقیدە یەک دوو عقیدە بتوانێت بە ئاسانی ئینسانی ئەمە ڕابکێشێ و ئەو فرەیە کە لە کوردستانە هەیە لە ڕووی سیاسیەوە هەیە لە ڕووی فکریەوە بمرێ دەزایی نەبێ بە فکر بووە بەعکسەوە لە ئاسی فکریە هەمە ڕێنجیەک دروست بێ و مەترسیە گەوری لە بەهاری عەرەبیە تۆتت حتمما بەهاری عەرەبیە کاتە کوردستان بەڵام مەرج نییە بۆرەگەی بە فۆرمێکی جیاواز دەکات پرسیارەکەی من بەتەنها دیوە سیاسەکەی بەهاری عەرەبی نییە بەڵکو ئەو فۆرمە فکری و ئایدۆلۆژیە کە جوڵێنەرێکی سەرەکی بەهاری عەرەبی یا بەڵادەستێکی گەورەی بەسەر فۆرمی بەهاری عەرەبیە ئەمە لە ئەزموونی میسرا و لە ئەزموونی تونسا و لە ئەزموونی هەندی شوێنی دیشە ڕەنگە ببینین باڵادەستی هێزە ئیسلامیەکانە بەسەر نظامی سیاسیە و فەرمانڕەواییکردنە ئەم باڵادەسێتن هەلە ناو نظامی سیاسیەوە ناتۆ بەڵکو پێشتر نظامی کۆمەڵاتی و وشیاری کۆمەڵاتی باش نییە پرسیارەکەی من ئەمەیە گوێزانەوەی بەهاری عەرەبی بۆ کوردستان لەسەر ئاستی سیاسی ئەو کاریگەریە دروست بکات لەسەر ئاستی فکری و شاری تاکوی ئێبە بەڵام ئەو بەراوردە ڕاست نییە چونکە لە بەهاری عەرەبی ڕاستە لە ڕووی سیاسی وینەوە ئیسلامیەکان بردویانەتەوە بەڵام کۆمەلگای هین ئەلمانیەکانی مسر و ئەلمانیەکانی تون زۆر چالاکن زۆر حکایەتیان هەیە بە خەڵکی بن و وەکو حیزبە سیاسیەکانی ئەمە نین حیزبە سیاسیەکانی ئەمە زۆر فەقیرن لە ڕووی فکریەوە وەڵامەوانە یەکنیا خوێندەواریان هەیە هەر سینەمای مصری حساب بکەیت سینەمای مصری یەک دنیا چیرۆک و حکایەتی دروست کردو بۆ تەوژمی ئەلمانیە یەکێک لە مخریجە ئەلمانیا گەورەکان کە لە زۆر دژایەتی دەسەڵاتی خوانەکات خالیدی یوسفا کە یەک دنیا فلیم و یەکێکە لە مخریجە هەرە باشەکان یەک دنیا فلیم و یەک دنیای نییە ینی لە مسرە ئەلمانیەکان بێ حکایەت نین بێ فکر نین و لە وتوێژێکی گەورەیان لەگەڵ هەیمنێ ینی باڕاستە بڵێم ئیخوان المسلمین هەیمنێکی ئایدۆلۆژی کاملی بەسەر عقلی ئینسانی مسریان نەکردووە ئەلمانیەکانیش بمقابل هەیمنیان هەیە و کاریگەریان هەیە و بەهێزن و ئەگەر تۆ حساب بکەی ئەلمانیەکان لە ناو خۆیانە ناکۆچی ناکۆکە نەگەر ئەلمانیەکان هەر هەمووی بخینە بەرەیەکەوە ئیسلامەکان بخینە بەرەیەکەوە لە مسرا ئەلمانیەکان براوان بەڵام ناکۆچی نێوان ئەلمانیەکان و بەسوەکان باقەت وایە باقەت وایە ئەلمانیەکان بەهێزترن ئەگەر یەک بگرن ئەگەر یەک مڕەشەحیان هەبێ ئەگەر کۆک بوونایە لە سەرینێ بەهێزتر ڕەنگە یعنی من ملانیان نەکرد با نەڵێنێ منە لە گۆترە قسە نەکەین چونکەەوە ئینتیخاباتە بەڵام ئەگەر هین بوونە ئێستا ئەحمەد شەفیق نەبوایە بە بڕای من ئەگەر ئۆپۆزیسیۆنی ئەلمانی لەسەر هینێکڕێکەوە تا ڕەنگە وایە کردایە بیباتەوە یعنی بینی ئەحمەد شەفیق کە هینێکە پیاوی نظامە بۆ زۆری هینی لەسەر بوو لەگەڵ مورسیا زۆر فەرقیان گەورە نەبوو بەڵام مەزانی بۆ زۆر زۆر هی حیزبی علمانی گەورە دژی دڵیان بۆ نەیە ئەگەر مڕەشەحێک وایە ڕێکەوت نایە لەسەر یەکێک بەڕاستی فعلەن یەکێکە بوو کە بتوانێت زۆر باشە کاک ڕێبێ من پرسیارەکانم تاوا بوو پێم خۆشە دوا قسەی خۆت دوا کۆمنتی خۆت لەسەر ئەو دیمەنە سیاسی هەرێمی کوردستان بڵێ چی شتێکەیە بەلاتەوە گرنگ بێ و حەسب بکەی بڵێ بتوی بڵێ من لێم نەپرسیدی پێویستمان بە جوڵەیە ئەم جوڵەیە کە لە ئاخرا ڕوویە لە کۆبوونەوەیە کە هینێکی سیاسی ڕێکەوتنیی سیاسی یا مژدەیەکی سیاسی تیا بوو پێویستمان بەم جۆرە لە حراکی سیاسی هەیە ئەبێ وەستانی کە ماوەیە لە کوردستانە ڕوویداوە هەموو شتێ لە ژێی خۆی و کەسی جناکە کەسی جناگۆڕێت کۆتایی پێ بێ حرەکەیەکی سیاسی گەورە و توێژێکی سیاسی گەورە دەست پێ بکە و فعلەن هەر هەموو بە یەکەوە بیر بکەنەوە بۆ ئەوەی جۆرێک لە سیستەمی حکومڕانی دۆنێن دوور بێ لە قەیران دوور بێ لە کێشە و پڕ بێ لە ئەوەی کە سیستەمێک بێت ڕێزی ئینسانی ئەمە بگرێەوە لە ڕووی قانونیەوە ئینسانی ئەمە مافی هەبێ بەڵێ زۆر سپاس بەڕێز ڕەبین هەردی نووسار زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوون لە بەرنامەکەیەوە زۆر سپاس بۆڵام دەنێ پرسیارەکانمان سپاس بۆ تۆشکە ئازیزانم خۆشەویستانم ئەوەی کە جوتان لە بۆ گفتوگۆکردن بۆ سەبارەت بە دیمەنی سیاسی لە هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان ئۆپۆزیسیۆن دەسەڵات و ئەو ژمارێک لەو پرس و بابەتانی لەم چۆرچێوەیەدا دروست دەبن بە ئومێدی ئەوەی توانی بەتمان شکار و ڕاوەی پێویست و گونجاو بۆ ئێوە پێشکەش بکەین تا گفتوگۆ و چاوپێکەوتنێکی تر بە کامەرەنگ دەست پێ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک جارێکتە زۆر سپاس.